دەبێت بترسین زۆریش. زکری موسا نووسیویەتی گۆڕانی کەشوهەوا و تێکچوونی ژینگە ڕیکلام و قسە و باز نییە، بەڵکو هەڕەشەیەکی زۆر جددی و هەمەلایەنەیە بۆ سەرجەم مرۆڤایەتی. هەڕەشە و ئاسەواری ئەم مەترسیە ئەوەندە گەورەیە کە دوور نییە بەهۆیەوە شارستانێتی مرۆڤ تووشی وەستان بێت. نوێترین راپۆرتەکانی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان بەڕوونی باز لەوە دەکەن کە جیهان بەرەو سنووری مەترسیداری بەرزبوونەوەی پلەکانی گەرما هەنگاو دەنێت و کەوتۆتە سەر ڕێگەیەکی هەڵەوە. ئەمەوا دەکات زۆر شوێنی جیهان چیتر توانای ئەوەیان نەبێت میوانداری ژیانی ڕۆک و ئاژەڵ و مرۆڤ بکەن. بە پێی راپۆرتی ناوەندە جیهانیەکان ئێستا گەرمبوون خێراتر بووە و ئەو گەرمبوونەی کە دەبوایە لە 50 ساڵ ڕوو بدات لە 9 ساڵدا ڕووی داوە. لە لایەکی ترەوە 5 ساڵی ڕابردوو گەرمترین ساڵەکانی 100 ساڵی ڕابردوو بوون و بەرزبوونەوەی ناوەنجی ساڵانەی ئاستی ئاوی دەریاکانیش بە بەراورد لەگەڵ سەرەتای سەدەی 20م 3 قاتە کە لە دەرەنجامی توانەوەی بەستەڵەکەکان هاتوۆتە ئاراوە. هەروەها لە دوای ساڵی 1950 شەپۆلەکانی گەرما با بەراورد لەگەڵ شەپۆلەکانی سەرما لە ناوچە جیاجیەکانی گۆی زەوی هەمیشە تونتر و درێژخایەنتر بوونە کەچی شەپۆلەکانی سەرما خێراتر تێپەڕیون. هەموو لێکدانەوە و پێشبینیەکان ئەوەمان پێ دەڵێن کەنەوەکانی داهاتوو ژانێکی سەختتریان دەبێت و دەبێت لەگەڵ بابەتێک دەست و پەنجە نەرم بکەن کە لە سەروی تواناکانی مرۆڤە. بێگومان ئەم دیاردە جیهانیە زۆر بە خێرایی کاریگەری لەسەر سروشتی پەیوەندە نێو دەوڵەتیەکان و ناکۆکی هەرێمایەتیەکان بەجێ دەهێڵێت. خۆگونجاندن لەگەڵ بارودۆخی نوێ و کێبڕکێبەوە دەستخستنی سەرچاوەکانی ئاو و وزە و ڕووبەڕووبوونەوەی وشکە ساڵی و پەتاو و نەخۆشی و دابینکردنی خۆراک و کۆچ دەبێتە ئەولەویەتی کاری دەوڵەتان. هەروەها لەگەڵ نەبوونی پابەندبوون و هەماهەنگی نێودەوڵەتیشدا گۆڕانی کەشوهەوا دەبێتە هۆی بەرپابوونی شەڕ و کێشمەکێشمی نێوان وڵاتان لاسەر ئاستێکی بەرفراوان. وەک هەر قەیرانێکی تریش ئەو وڵاتانەی لاوازن یانیش لە جۆگرافیای خراپدان خاوەنی ژێرخانێکی پتەوی ئابووری و تەکنۆلۆژیانین دەکەونە هەڵوێستێکی سەخت و تاقەت پڕۆکێن کەچی کەمترین ڕۆڵشان لە تێکدانی کەشوهەوادا هەیە. وڵاتانی ئەفریقا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاندید و قوربانی سەرەکی ئەو هەڕەشە گەورەیەن کە لە سەدەی 21دا یەخەی مرۆڤایەتی دەگرێت. لە نێویشیاندا عێراق ڕەنگە لە ڕیزبەندی پێشەوەی ئەو وڵاتانە بێت کە ڕەشەبای بەرزبوونەوەی پلەکانی گەرما و بێ ئاوی دەیگرێتەوە. وردەکاری و ئاماری زانان لەبارەی چارەنووسی ئەو وڵاتانە و بە تایبەتی عێراق لە بابەتی کەم ئاوی وشکە ساڵی و بەرزبوونەوەی پلەکانی گەرما ترسێنەرن. ئەو ترسا کاتێک هێندەی تر خۆی دەردەخات کە دەبینین وڵاتانی دەوروبەر بەبێ گوێدانی یاسای نێودەوڵەتی سەرقاڵی گۆڕینی ڕێڕەوی ڕووبارەکان و وشکردنی ئەو سەرچاوانن کە ملیۆنەها ساڵا سروش دایڕشتۆ و عێراق لی بەهرەمەندە. عێراق بە هەموو گرفتە سیاسی و ئابووری و ئیداری و ئەمنی هەیەتی بە هیچ شێوەیەک ئەو ئامادەیی نییە بتوانێت ڕووبەڕووی بەڵایەکی ترسناکی وەک گۆڕانی کەشوهەوا ببێتەوە. ئەم بابەتە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیش بەجێ دەهێڵێت. ڕەنگە هێشتا وەختمان لەبەردەست بێ بۆ ئەوەی لە کوردستان بتوانرێ ئامادەکاری بۆ ئەو سەردەمە تازەیە بکرێت. بەڵام ئەگەر ڕاستیتان دەوێت ئەو کاتە بەردەستەکەمە و پێویستی بە خێرایی و دەستوبرد هەیە. لە هەرێمی کوردستاندا پێویستی بابەتی پاراستنی ژینگە و ڕووبەڕووبوونەوەی گۆڕانی کەشوهەوا ببێتە ئەولەویەتێکی سەرەکی و بە دیدێکی استراتیژی سەیری بکرێ. هۆشیاری ژینگەی لای هاوڵاتیان و داڕێژەرانی پلان و سیاست و بەڕێوەبردن و لایەنە سیاسیەکان و کۆمەڵگەی مەدەنی پێویستە قوڵتر بکرێت. دەبێت لە ماوەی چەند ساڵی داهاتوودا هەرێمی کوردستان بتوانێت وزە و کارەبای پێویست بۆ قۆناغی قەیرانی کەشوهەوا و گەرەنتی بکات. هەروەها بیر لە دروستکردنی بەنداوی بچووک بە ژمارەیەکی زۆر بکاتەوە. هاوکاتیش کار بۆ پاڵاوتنی ئاوی پاشەرۆکان و فراونکردنی پانتایی سەوزایی لە ناو شارەکان و دەوروبەری شارەکان بکات. ڕێوشوێنەکانی پتەوکردنی ژینگە و دەستگرتن بە ئاو و وزە چ لە ئاستی تاکە کەسی یان دەستە جەمعی و حکومی بەرفراوان و پسپۆڕانی ئەو بوارە باشتر دەتوانن قسەی لەسەر بکەن. بەڵام ئەوەی لێرەدا گرنگە دوو خاڵی جەوهەریە. یەکەم هەرێمی کوردستان لەو زەنگە مەترسیە تێبگات. دووەم گۆڕانی کەشوهەوا و بابەتی ژینگە ببێتە ئەولەویەتی بەرنامەکان چونکە لە ڕاستیدا تۆ هەرچیەک بیت بێمانایە ئەگەر ژینگەیەکی لەبارت بۆ ژیان نەبێت.